دوو جۆر هاوسەرگیری هەیە لە جیهاندا. دوو جۆر هاوسەرگیری و پێکهێنانی خێزان لە بینی ژن و مێردا لەسەر زەوی ئەمڕۆدا هەیە. جۆری یەکەمیان کە زۆربەی ڕۆژئاوا و جیهانی غەربی گرتوتەوە و دەیانەوێت لە ڕێی ئەم پرۆژە یاسایانەوە بیشی هێننە وڵاتی ئێمە بریتیە لە هاوسەرگیری بەیەکەوە بوون. جۆری یەکەمی هاوسەرگیری پێی دەوترێت هاوسەرگیری بەیەکەوە بوونی ژن و مێردێک. ئەو بەیەکەوە بوونە دوای ڕەزامەندی کوڕ و کچێک بەیەک دەگەن، گرنگ نییە بە حەڵاڵی بەیەک گەیشتون یان بە حەرامی بەیەک گەیشتون. لە جیهانی ڕۆژئاوادا زۆربەتان لە ئەوانەی ئەوروپاتان بینیوە کەسانێک هەیە 3 منداڵی هەیە، 2 منداڵی هەیە، تا ئێستا ژن و مێردی ڕەسمی نییە، بەیەکەوە دەژین لە خانوویەکە لە ماڵێکە، منداڵیشیان هەیە، 8 هەر هاوڕێن بە حسابی خۆیان، هەیە دوای 3 منداڵ، هەیە دوای 2 منداڵ، هەیە دوای مناڵک، ئەم جا دەچن لە دادگادا هاوسەرگیری دەبەستن. ئەمە بەیەکەوە بوونە، هاوسەرگیری بەیەکەوە بوون لەسەر 3 شتە. بۆ پڕکردنەوەی ئەو فەراغەیە کە لە ناخی مرۆڤدا هەیە، هەم ڕەگە زینێر هەم ڕەگە زیمێت دەیەوێت بە کەسی بەرامبەر بگا و ژیانی لەگەڵ بەسەر بەرێ و ڕۆژگاری لەگەڵ بەڕێ بکە. دووەمیان بۆ ژیان و دابینکردنی ماڵ و حاڵێکە بەیەکەوە، بۆ مەئوا و سەکەنێکە تیا بژین و سفرە و خوانێک کە لەسەری بخۆن. لە هاوسەرگیری بەیەکەوە بووندا ئەبێ ژن و پیا وەکو یەک مەسرەفی ئەو ماڵە بکەن. کرێی خانوویەک ژوورێک شوقەیەک دەدەن، دەبێت پیاوەکە چەندی دانا ژنەکەش کاسپی بکات، چۆنی پەیدا دەکات گرنگ نییە، ئەبێ پارە بدا لەو ماڵەدا. ئەبێت چۆن پیاوەکە بەیانیان دەڕوا بۆ سەرکار، ژنەکەش ئەوە بڕوا بۆ سەرکار و ئێوارە وەکو یەک بێنەوە ماڵەوە. ئەم قاپێکی کڕی ئەو کەوچکێک بکڕێ، ئەم بەتانیەکی کڕی ئەو دۆشەکێک بکڕێ، ئەم دینارێکی مەسرف کرد ئەویش دینارێک مەسرف کە، ئەو دۆلارێکی دانا ئەم دۆلارێک دانە، بە هەردووکیان ماڵەکە بەڕێوە دەبن. سێمیان ئامانجیان بەیەکەوە خەوتنە، سەرجەگاییکردنە، ئەویش تەنها بۆ جنس، تەنها بۆ تێرکردنی ئارەزوەکانیان. و ئەگەر جارێک یەکێکیشیان حەزی لێی نەبوو یان ماندوو بوو یان نەخۆش بوو یان بێدڵی بەرامبەری کرد، ئاساییە تەلەفۆن بۆ پۆلیس دەکا و لیژنەیەک لە پەرلەمانەوە بێ بزانێ ئەم کێشەی سەرجێگایە لە چیدایە. ئەمە هاوسەرگیری بەیەکەوە بوونە بەڕێزان. ئەم هاوسەرگیریە ڕێز و حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان و هەموو مرۆڤایەتی، ڕێک لەناو ئاژەڵانیشدا هەیە، لەناو سەگ و پشیلە و مەیمون و گوێ درێژ و ئەوانەشدا ڕێک ئەوە هەیە، لەناو جیهانی باڵندەکانیشدا هەیە، نێرومەیەک یەک دەگرن و هێلانەیەک بەیەکەوە دەنێن. بەڵام ئەم هاوسەرگیری بەیەکەوە بوونە هەم لە جیهانی ئاژەڵان و باڵندان هەم لە جیهانی ئەو مرۆڤە نەوعانەدا شتێکی کاتیە، لەسەر بچووکترین عاجزی واز لە یەکتر دێنن. ئەو ژنە و مێردە بەجێ دێڵێ، مێردەکە ژنەکە بەجێ دێڵێ، وازی لێ دێنێ. ئەگە تێر بوون لە جنسی یەکتر، هەتا ماوەیەک بەیەکەوە ڕادەبێنن کە لە یەکتر تێر بوون، ئەم دەڕوا بۆ لای یەکێکی تر، ئەویش دەڕوا بۆ لای یەکێکی تر. کەواتە ئەم جۆرە هاوسەرگیریەیە کە دەیانەوێت لە ڕێی ئەو پرۆژە یاسایانەی کە ژنان پێشکەشی دەکەن بە پەرلەمان بێننە ناو وڵاتەکەی ئێمەشەوە.